بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دستان خوش بي اوی که باستان کرد همی تواو بو هموشی قسەی جوان و ڕێک و پێک بوو. سەکەنە من ئەوەی کە صلاح الدین کردوێتی پوختێکەمە بۆتان لەم ڕۆیە باسێکی ئەی بی ئەکەین. ئەی چییە و بی چییە؟ دەی دوو حرفی بە دواییەکان شتە ضەروریەکان پلانی ئەی و بیمان هەبێ. بەڵێ ڕێگا خوێندن تۆ لە ئەلفەیبەوە دەست پێ ناکەی خوێندن؟ دەمخۆش صلاح الدین ئەمڕۆ باسی ئەیوبیەکەین، باسی دەوڵەتی ئەیوبیەکەین. الله، ئێمە فێر بووین لە خوێندنە ئەلف و بێمان فێرەکەن، ئەیوبیمان فێرەکەن، خوتەی پلانی ئەیوبیمان فێرەکەن، بەڵام بەداخەوە بەم هەموو درێژایی خوێندنەمان هەتا گەورە ئەبین، هەتا پێ ئەگەین دەوڵەتێک ناناسین کە دەوڵەتی کورد بووە بە معنای کەلیمە زیاد لە 77 ساڵ حکمی کردووە، نزیکی 13 دەوڵەتی لەژێر دەسا بووە. کەس نایزانێ، کەس نایبیستێ، کەس کۆمەڵێک منشین و کۆمەڵێک خەڵک و کۆمەڵێک شۆڕش و کۆمەڵێک خەڵکمان ئەیانێ بۆمان کەن بە کاریزما و گەورەی کەن لە خوێندن و لە مەنهەجی خوێندنی ئێمەیە لێمان کەن بە دێوەزما بڵێن ئەمانە نوێنەرایەتی کوردەکەن، ئەم ئیشە گەورەی خۆمان، ئەم ئەیوبی خۆمان بەداخەوە کە مەفروزە لە ئیبتیدائیەوە لە ئەلف و بێوە دەست پێ بکەین و لە ئەیوبیەوە ئەیوبی بخوێنین. دەوڵەتی ئەیوبی کە دەستی پێکرد خۆشەویستەکانم لەو کاتەوە دەستی پێکرد کە صلاح الدین وەزارەتی گرتە دەست لە ناو میسرا. ئەمە کارێکی زۆر گەورە بوو. صلاح الدین بە معنای کەلیمە حکمڕان بوو. ئەگەر ئێمە بینەوە ئاوا سەیرێکی صلاح الدین کەین هەمومان عەقڵمان بۆوە چێ پیاوێک هەموو عەقڵی ئەسکەرتاریەت بێ، بەس لەگەڵ شمشێرا ژیا بێ، شیری بە شیرەوە خواردبێ، ئەبێت چی لێ ڕاببینی تەوەقوعەکەی لە ژیانی خۆیان بۆ ئەوەی کە بتوانێت گۆڕانکاری بکە. بەس ئەم پیاوە زانیوێتی شمشێر بوەشێنێ و دەسەڵاتی خۆی گەورەکە و ئیتر دوای خۆی بەجێ بێڵێ خەڵک چۆنەژی، خەڵک چۆن ژیانەکە، چۆن گوزەرانەکە، جادە و بان و ئاو و خزمەتگوزاری و دەوڵەتداری و پیشەسازی و بازرگانی و عەلاقاتی خارجی و خوێندن و مستەشفا و تەندروستی چییە؟ ئەمە مشکلی صلاح الدین نییە. صلاح الدین ئێستا هەر چواردەوری دوژمنە. ئێستا صلاح الدین لە شەڕایە، ئەگەر نەشیکا کەس گیلەی لێ ناکا. بەڵام بزانین فعلا صلاح الدین وا بوو، صلاح الدین وای کرد نەخێر. خۆشەویستەکانم، جارە صلاح الدین ئەو دەوڵەتەی کە دروستی کرد ڕەبتی کرد بە چیەوە؟ ڕەبتی کرد بە خلافەوە. هەموو دەسەڵاتی صلاح الدین هەر گەورە ئەبوو بە سوڵتان تاجیانە نایەسەری، خەلیفە لەقەبی تری لێ ئەنا، گەورە ئەبوو ئەم پیاوە، بەڵام هیچ کاتێک ئامادە نەبوو لە ژێر ڕکێفی خلافەتی عەباسی لە ناو بەغدایە دەرچێ. ئەی من هەر تابعم بۆ چۆ بۆ مەرکەز، من سەربەخۆ نیم. خەڵک ئەگەر بە ئیمپراتۆریەتێکەوە بەسرا بێتەوە، من بە خلافەتێکی خۆمەوە بەسراوبەتەوە شانازی پێوە ئەەکەم. خلافەتەکەی من یعنی خەلیفەش یعنی جێنشینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، پێغەمبەری خواش یعنی وحی یعنی ئاسمان، یعنی صلاح الدین بە سیلسیلەی مراجعاتە ئیشەکەی خۆی بەسپۆ بە پەروەردگارەوە، بە دەستورەوە، بە قورئانەوە، بە یاسا و ڕێساکانەوە. ئامادە نەبوو بڵێ من ئێستا دەسەڵاتم لە خەلیفە گەورەترە. فعلا دەسەڵاتیشی وا بوو، قووەتی لە خەلیفەش زیاتر بوو. بەڵام هەموو جارێ خەلیفە هەرشیەکی بکردایە ئەیو ئەسەمع وەطاعە، ئەو پەڕی تەواضع، ئەو پەڕی جوانی، ئەو دەسەڵاتی صلاح الدین هەیبوو لەژێر دەستی هەر کەسێکی تر باید تەمەڕودیە کرد، سابی بۆ خەلیفە ناکرد. بەڵام نا، ئەم زۆر لی جوان بوو، زۆر گەورە بوو، کوردێک ئەم هەموو دەسەڵاتی بدرێتێ، خەلیفەش تاجی بکاتە سەر، بەردەوام تەشریفاتی بۆ بنێرێ، شەهادەی بۆ بنێرێ، بە خەڵک بڵێ نوێنەری من لە هەموو ئەم دەڤەرەیە تەنها صلاح الدینە. ئەمە بەڕاستی شانازیەکە تەواو نابێ. سەری هەمومان، نەک تەنها سەری صلاح الدین، سەری هەموو موسڵمانێکی پێبەرزە کە لەو کاتەیە خەڵکێ بۆ ئاوا
ئەوروپا دوانیان پێکەوە نەیان کراوە، دوو وڵاتیان پێکەوە نەی کراوە، بەڵام سەلاحەدینی ساکێنا تەبایەکەی نەک لەگەڵ ناو خۆیە، لەگەڵ دەرەوەی خۆشیە، لەگەڵ سەر و خۆشیە سەپێنێ. دواتر ئەم ئیمارەتانەی کە لە بەردەسایە، ئەم ویلایەتانی لە بەردەسایە هەر هەمووی دابەشەکات، هەر هەمووی بە حکمی فیدراڵی کە پێوترێ حکمی لا مەرکەزی بەڕێوا بە. میسر ویلایەتێکە بۆ خۆی، ئەدەی وڵاتەکانم پێ بڵێن شام بەتەنیا نا، میسر، لوبنان، سووریا، ئوردون، فەڵەستین، میسر ماوت، ئەو دیو مەغریبی عەرەبی تا تونس تا تورکیا، ئەربیل، شیمالی عێراق، شمالی عراق، وتمان شمالی عراق دەی وتمان سعودیە. ئافرین چۆ بووی سعودیە؟ ئافرین مامە یوسف. سعودی ئێوە ئەزانن حیجاز لە بەردەستی سەلاحەدینە بوو، مەکە و مەدینە. الله ئەوە چییە؟ چیتر؟ یەمەن، نوبە، سوودان، بەڵێ هەموو ئەمانە لەژێر دەستی سەلاحەدینە بوون. سەلاحەدینیش ئەها چییە کرد؟ لە هەر وڵاتێکە دەسەڵاتی ئەدانێ خۆیان تەسەڕوف بکەن، خۆیان کار بەڕێوە بەرن، خۆیان ئیشەکانی خۆیان جێبەجێ بکەن. لە میسرە وەزارەت و دەسەڵات و حکومەتەکەی تەشکیل کرد. ئەی لە شام، لە سووریا نەخێر، ئەلێرەنەیە قووەتەکەی ئەسکەرەکەی هێنایە ئێرە. بۆ چونکە ئێرە متاخیمە بۆ دوژمن. ئەمە ئوردونە، ئەمە سووریایە، ئەمە لوبنان و فەڵەستینە، تا سەرەوە دوژمنەکانیش هەر هەمی کەوتونەتە ڕۆژئاوای ئەم شوێنەوە. واتە ئەگەر سەلاحەدین قووەتێکی سەربازی نەبێت دەعمیکە، ناتوانێت لە میسرەوە قووات بێنێ ئەمی پێ بشکێنێ. بەرەو سەیری چۆن بیرەکاتەوە؟ حکومەتێک و دەسەڵاتێکی مەرکەزی لە ناو میسرادانێ، بەڵام ئەسکەر و سەربازەکەی هێنێتە چۆ؟ ئەیهێنێتە ناو شام، ئەلێرە جوڵەکە. سەیری ئەم عەقڵە گەورەی کە ئەم پیاوە بەڕێوەی بردووە. جا هەر یەکەشیان بەسەریانە ئەگەڕێ، خۆی تەختیتەکە، خۆی تەنفیزەکە، خۆشی متابعاکە. سەلاحەدین کە دەسەڵات دانێ لە بڕۆ ئەوە بکەن، ئەوە جێبەجێ بکەن، دواتر خۆی لێ پێچێتەوە، فریای ئەم هەموو شوێنە ئەکەوێ. الله، ئێمە ماڵەکانی خۆمان پێ بەڕێوە ناچێ. سەلاحەدین بەر هەموو مەشغەڵەتەوە. ئەگەر تەوفیقی خوا نەبێ، ئەگەر لێبڕان نەبێ، بەخوا بە تاکە کەسی ئەمە ناکرێ. ئەبێ سەدەها پیاوی وەکو جەنابتانی لەبەردەسا بن بۆ ئەوەی کە لە هەر شوێنێکە خەڵک بچێنێ. ئەوەی باستان کرد الرەجل المناسب. سەلاحەدین پیاوی گونجاوی لە شوێنی گونجاوا دانا، بۆیە کە بەجێ ئەهێشت لینە ئەترسا. سەلاحەدین قووەتەکەی ئاوا دابەشە کرد. لەبەرەوە لە چیوە دەستی پێ کرد؟ لە ڕەسی هەرەمەکەوە دەسەڵاتی دائەنا، تۆ قاضیت، تۆ والیت، تۆ ئیداریت، تۆ وەزیری، تۆ دیوانی. هەر هەمویان پێکەوە تەنسیقیانە کرد، هەمووشیان مشریف بوون بەسەر ئیشی یەکتریەوە، ئاگایان لە یەکتری بوو، یەکتریان تەواوە کرد بۆی کە هەر یەکیان یەک ئیش بکات. کەس لە سنووری خۆی لا نەدا. یەکەم شتێک کە سەلاحەدین لە مامۆساکەیەوە فێر بوو، چۆن عەدالەت پارێزێ لە وڵاتە، چونکە ئەمە ڕەسی هەرەمەکەیە، ئەمە پایەکانی دەوڵەتە کە ئەتوانیت دروستی کەیت. بۆیە کاتی خۆی نورەدین زەکی لە ناو دیمەشقا کەمالەدینی شارەزووری دانا کە قاضی بوو، وتی تۆ قازی ئەم شارە بە. قەضاوەتی پێ ئەکرد. دوایی کەمالەدین وتی نورەدین، هەموو دار و بەرد و دەسەڵاتم هەمووی خستۆتە ژێر دەستی خۆمەوە، هەموویم هێناوە کردومە بە ماستی مەیوو. مشکلەیەکم هەیە. وتی لەگەڵ شێیە؟ وتی لەگەڵ ئەسەدەدین شێرکۆیە. ئەسەدەدین شێرکۆ کێ بوو؟ مامی سەلاحەدین بوو. وتی دەرەقەتی ئەو نایەم، خەڵکیش گلەی لێەکە، خەڵکیش زۆڵمم بۆ هێنێ کە من نەتوانم دەسەڵاتەکەم بەسەر ئەسەدەدینە بسەپێنم، بەسەر کەسی ترا نایکەم، نایەم بەسەر فەقیر و هەژارە. لەبەرەوە نورەدین زەکی هەستا شوێنێکی کردەوە ناوی نا دار العەدل،
خانەی دادپەروەری کە ئێعلانیان کەوتیان دار العەدل کراوەتەوە. ئەسەدەدین شێرکۆ کێشای بەسەری خۆیان، قیادەکانی جێیش و ئەفسەرەکانی بانکروتی وەرن. نورەدین زەنکی دار العەدلی کردوێتەوە. نازانم لە وجودی کەمالەدینی شارەزووریە کە کەس ناوێرێ لە بەردەمیا بکۆکێ پێویستی بەم وەزارەتە و بەم موسسەیە چییە؟ قەسەم بەخوا ئەمە بەس بۆ منی داناوە، جا جۆ بگرن. واللهی پێم خۆشە بمرم لەگەڵ ئەوەی کە بچم لە بەردەمی نورەدین زەنکی ئاوا بۆستم و بەستم کارم بزانێ. واللهی پێم خۆشە بمرم لەوی لێ پێچینەوەم لێ بکرێ. واللهی پێم خۆشە بمرم لەوەی کە بەزاڵم و بەدەستبڕ و بەدزم بزانن. وتیان داوا کراو، وتی چیت خەڵکتان لای ئەیدەنەوە؟ وتیان قوربان ئەگەر خەڵک ئەم قسەیە بیبیستێتەوە ماڵەکانی خۆشمان لێسەنن، بزانین ئێمە ئەوە دەستمان شل کردووە. وتی واللهی ئەگەر هەموو لە هەرچی شتەدا بمڕن پێم خۆشترە وەک لەوەی کە نورەدین زەنکی بانگم کە. نورەدین زەنکی هەیبەتێکی هەبوو کە بەسەر ئەسپەوە زابتەکانی بیان بینە ئەلەرزی نەکەوتنە خوارەوە. سبحان الله، خوای گەورە چ هەیبەتێکی دابوو بۆ پیاوە. بەیانی وتی قەسەم بە پەروەردگار یەک کەس گلەیتان لێ بکات پێش نورەدین زەنکی خۆم هەڵتانەوەست. بەیانی هەرچی شتان لایە، هەرچی گلەی خەڵکتان لایە بیدەنەوە. چی ئاوتان داگیر کردووە، ئەرزتان داگیر کردووە، دوکانتان داگیر کردووە، ڤێلاتان داگیر کردووە، سیتیتان داگیر کردووە، ئەرز و ئاو، کۆمپانیا، پارە، چیتان لایە بیدەنەوە. هەلە بەیانی کەمالەدینی شارەزووری چوو بەلای نورەدین، وتی قوربان مشکلەکە حەل بوو. وتی سوپاس بخوا بەبێ کێشە حەد ناوێکمان دانا بەرامبەرەکە تێگەیشت. شار بووە بە ماستی مەیوو. بۆیە سەلاحەدین فێری ئەمە بوو کە حکمێ کرد هەموو ڕۆژێکی دووشەمان و پێنجشەمان سەلاحەدین خۆی ئەچوو ئەم دار العەدلە ئەو دەرگایە بکەنەوە، ئەو پاسەوانانە لاچن، چێشتی هەیە با بێنێتە ژوورەوە. دەرگا ئەخرایە سەر پشت، خەڵک عەریزێ هێنا، داواکاری ئەهێنا، ستەمێ هێنا. ئەمیش هەر چوار مەزهەبەکەی هێنادایەنە، عالمەکانی ئەهێنادایەنە، قازی دایەنە، ئینجا بە مناڵێوت، بە پیرێژنێوت، بە هەتیوێوت، بە خەڵکی بێدەسەڵاتێوت ئەی و فەرموو داواکاریە کرد. خۆشی دانیشت. ئەگەر نا شەو، ئەگەر نا لە سەفەرە، لە سەفەریشا خەڵکی بانگە کرد، بانگێشتە کرد، چێهینی هەیە بە کاتیبەکەی و بینووسە. شەو لەگەڵ یاکۆ بۆ ئەی چێگلەی هێناوە. الله، دەرگای سەلاحەدین سەیری کە ئەیزانی میلەت لەکوێوە پێئەکرێ. لەبەرەوە ئەم دەرگایی گرتە بوو نەیهێشت. جارێکیان کابرایەک هاو ناوی عومەری دەقاق بوو، تاجیر بوو، هاو بەلای قاضی فاضل وتی من شکاتم لە سەلاحەدین هەیە. قاضی فاضل سەلاحەدینی بان کرد. وتی قوربانم پیاوە شکاتی لێت هەیە. وتی بەسەر چاو. سەلاحەدین ئێستا ئاوە کارچی ملوکی ڕۆم و ئەوروپایانەیانێ وراسی ناوچەوانی کەن سەکەنە ئاوا بەرامبەر کابرایەک ئاوا ئەوەستێنرێ مەحکەمە ئاکرێ. ئەمە هەیە. ئەلە قوربان قازل فازل من پیاوێکی تاجرم، ئەم پیاوە من خزمەکارێکم هەیە، خزمەکارێکی لێ بردووم و هەرچی پاری خزمەکارەکە شێتی بردوێتی و بۆ خۆی داگیری کردووە. تی سەلاحەدین فەرموو جواب بەرەوە. قسەیە لە سەلاحەدین و جوابێ لە و دوایی کابرا هیچی پێ نەبوو، بەڵگا دەلیل قسە هیچ فەبوهیتە. سەلاحەدین محکەمەکەی بردەوە کە تەواو بوو. تەوانە بێت چی بکە؟ بێنجا بە خزمەکارەکان بڵێ ئەوە کە لەو لێبێت دەرچووی تر بە خۆتان خۆزان چی لیەکەن حەسیر مەیان و هین هەیە، ئەو بە خۆتان نەزان لەوێ. تینەوە بۆ تاجیرە پێویستی بە پارە بێ ئەم بیانووی بە من گرتووە. وتی بڕۆن پاری بنێ، چیم هەیە بیدەنێ، خوا لێی خۆش بێ. الله، دەسەڵاتەکەشی هەر لێ پەنای میلەتا بوو بەکاری هێنا. سەلاحەدین ئەم دادپەروەیی کە توانی لە خۆیان پەروەردە بکات، لە خۆیان پیادە بکات، ئەیتوانی لە خەڵکی تریشە. بۆیە
دەسەڵاتەکەی سەری گرت، ئیشەکانی هاتە پێش. اینجا لە ناو دیمەشقا ئێوە تەسەوڕەکەن 3000 یەهودی هەبێ؟ بەڵێ. لە ناو حەلەبا 1500 یەهودی هەبێ؟ بەڵێ. لەژێر دەسەڵاتی ئیسلامە ئەوانە حەسابوونەوە، چکۆمانە ئالیزی مەبوون، کەس بۆی نەبوو سەیریان کا، کەس بۆی نەبوو زۆمیان کا. لەو پەڕی شەڕ و شۆڕە سبحان الله 3000 خاچپەرست لەژێر دەسەڵاتی تۆیا بێ، کەس نەڵێ بەری چاوکلی پێوەیە. لە کاتێکە ئەم هەموو شەڕ و شۆڕ و ئاژاوە و کێشە و مەشاکیل و جەنگە لەگەڵ خاچپەرستەکانە بوو. بەڵام ئەوانیش دەستی سەلاحەدین کەس ئامادە نەبوو پێیان بڵێ شت. بۆی دوای خاچپەرستەکان کە سەلاحەدین قودسیشی ڕزگار کرد، وتیان قوربانیان بە حەزەکەین لەژێر دەسەڵاتی جەنابتا بمێنیتەوە ئەگەر ئیجازەمان بن. سەلاحەدین ئیجازەی پێیان. ئەمە ئەو پەڕی گەورەییە. بۆیە سەلاحەدینە بینی لە هەموو ڕوویەکەوە ئەو وڵاتەی پێشخست، چاوی لە هەموو شتێک بوو. ئەمانە هەمووی دژمنی نەبوون. ئەها ئیتیفاقی لەگەڵ بیزەنتینیەکانە کرد کە دژمنی سەرسەختی ئیسلام بوون. لەو ڕۆژی ئیسلام دروست بوو لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، لە شەڕی تەبوک و لە شەڕی یەرموک و لە شەڕەکانی ترا، هەر هەمووی مؤتە و هەر هەمووی بەگشتوونەکان لەگەڵ بیزەنتینیەکانە بوو. سەلاحەدینە ئیتیفاقیان لەگەڵ ئامۆرەکە بۆ ئەوەی کە دەستی واڵا بێ بۆ خاچپەرستەکان. سێرم عەقڵیەتەکە کە براکەی ئیمپراتۆری بیزەنتی ئەگیرێ لای خاچپەرستەکان ئەڵێ سەلاحەدین دەسێ ماچەکەم براکەم بۆ ڕزگارکە. ئێوە شتیواتان بینیوە؟ شتیواتان بیستووە؟ پەلەمەکە باسەکەین ئینشاءڵڵا ماومانە. گەورەی سەلاحەدین زۆر ماوە، بۆیە من حەزەکەم زۆر لەم پیاوە شارەزا بن. یعنی مؤرخین ئەڵێن دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خولەفای ڕاشدین عومەری کوڕی عەبدولعەزیز حکمێکی تری وەکو حکمی سەلاحەدین لەسەر جیهانی ئیسلامیە بەرپا نەبوو. الله بەڵێ سەلاحەدین ئاشتی بوو، شەڕێکی شەڕ بوو. بەڵێ بۆیە بینیت هەر ئەم جانیبەی نەگرت بوو. لەگەڵ ئیتالیەکانە ئیتفاقی بەست بوو، لەگەڵ شاری بندوقەیە هاتبوون، فریزۆنی بۆ کردبوونەوە، ئەسواق حڕەی بۆ کردبوونەوە، بازاڕی بۆ کردبوون لە ناو ئەسکەندەریەیە، تیجارەتێک کرد لە کاتێکان لەگەڵ بەشەکانی تری ئەوروپا شەڕی بوو. دار و معدەن و ئاسن و دا هەمووی لە شوێنە لە ئیتالیاوە هێنا. تیجارەتەکەی پەک نەخست بوو، نییە هیچ ئیشی خەڵک بۆستێ، بۆ چکە پێویستی پێیان بوو. ئیتالیاش پێویستی بە سەلاحەدین بوو. لەبەرەوە هاتبوون ئەسواق حڕەیەکیان، بازاڕێکی فریان لە بینی خۆیان کردبەوە، هەرچی لە بەحری ئەحمەرەوە تێپەڕی داخڵی دەریای ناوەڕاستە بوو، ئالێوانەیە سەلاحەدین و ئیتالیەکان مشتەرەک بوون. بەڵێ سەلاحەدینە چووە هەر وڵا هەر شارێکەوە. چی تیا بوو؟ باجی تیا بوو، گومرگی تیا بوو، خەراجی تیا بوو، ڕسوماتی تیا بوو. ئەدی شتەکانی ترەوە پێم بڵێن چیتر؟ زەریبەی تیا بوو. ئەدەی بیمەی کوڕە هەرچی شت چۆن پارە لە خەڵکە کێشرێتەوە ئیستاکەنە؟ ئەدەی باج، پاشەکەوت دەمخۆش، سەرانە، بەرتیل دەمخۆش، ئافرین. قاچاقچێتی سەلاحەدین فەرمووی خراپترینی سەرکردەکانتان ئەوەیە کە گیرفانی خۆی قەڵەوەکا و میلەت زەعیفەکە. گیرفانی خۆی قەڵەوەکە، میلەت زەعیفەکە. لەبەرەوە ئەچووە هەر وڵاتێکەوە یەکسەر گومیدی لابرد، زەریبی لابرد، باج و خەراج و سووی لا یەک شتی لەسەر خەڵک نایشتەوە. ئیتر خەڵک شاگەشکە ئەبوو، وەڵا لە سا 10 و لە سا 15 و لە سا 20 پارە لە خەڵک بسەنی، لە تاجیرەکان بسەنی، لە گومرگەکان بسەنی، لە سنوورەکان بسەنی، ئەوانیش سەر خەڵکی گرانەکەن. لەبەرەوە موکس و ضەریبە و گومرگ و دار و بەردی هەر هەمووی لا ئەبرد، ئەی خسە سەپلێت، ئەی هیچ شتێک، ئەی پارەی لە شۆ بۆ هات لە باج و خەراجی ناوخۆوە، لە فیدیەکانەوە کە ئەسیرەکان خۆیان ئەکڕیەوە، لە غەنیمەوە، لە جزیەوە، لە زەکاتەوە. لەبەرەوە دیوانی زەکاتی گەشانەوە بۆ ئەوەی کە پاری بۆ بێ. دیوانی زەکاتیش لەسەر چی بوو؟ لەسەر ئاڵتون بوو، لەسەر زیو بوو، لەسەر دانەوێڵە بوو،
لەسەر مەڕووماڵات بوو، حتا لەسەر زەیتون، لەسەر میوە، لەسەر شتەکانی تر زەکاتی وەرناگرت. دیوانێکی بە قووەتی دروست کرد بۆ ئەوەی کە پارە بێتەوە ناو خەزێنە. سەلاحەدین ئەنجا ئەچوو چییە کرد؟ ئەنجا ئەچوو لەمانە ئیشەکانی خۆی گەورە کرد. ئێوە ئەزانن کەس بازاری حەلەبی بینیوە؟ کێ بازاری حەلەبی بینیوە؟ حەلەب ئەڵڵا هاو بازاری حەلەبیە کرد بە چی؟ بازاری حەلەب، بازاری دمیاط، بازاری ئەسکەندەریە، بازاری دیمەشق، هەر هەمووی دانیشت بوو بازارەکەی کردبوو بە تەخەسوس. ئەمە بازاری زیوە، ئەمە بازاری فولادە، ئەمە بازاری جلوبەرگە. ئێوە تەسەوڕەکەن جلوبەرگی ئافرەتانە و بووک و زاوای بە جیا کردبووە؟ ئەڵڵا ئەو چییە بۆ باسی زەواجی کرد؟ ئەرە وەڵڵا یەک بازاری هەبوو سەلاحەدین بەس بۆ بووک و زاوە، بەس بۆ جلوبەرگی ئەوانە. جلوبەرگی هەبوو بەس جلوبەرگی زابط و سەرباز و ئەمیرەکان و پاشاکان بوو. خەڵک هەو لێوێ شتێکڕی. بازارێکی هەبوو بەس بۆ خواردن، بازاری میوە، بازاری گۆشت، بازاری سناعەت، بازار شتی ئەسپ و سواری، بازاری دروستکرد، بازاری شوشە. من کاتێکیان لەوێ بووم لە حەلەب، بازارەکانی حەلەبیان تازا کردەوە. یەک کەس بۆی نەبوو بچێ لەسەر تیرازی تازە دروستیکە، هەمووی لەسەر شێوە کۆنەکەی سەلاحەدین کە پێشەکەی تەختە بوو، هەمووی لەسەر ئەوە بووە تازەیان کردێتەوە بۆ ئەوەی کە مەعالیمی کۆنی ئەو شارە تێک نەچێت. جا لە هەموو بازارێکە مزگەوتێکی کردەوە. ئەجا لە ناو هەموو مزگەوتێکە نافورەی دانا، شوێنی ئاوی دانا، ئەجا دار و بەردی هەر هەمووی دەوروبەرەکەی پڕەکرد لە دارستان بۆی کە هەوا و ژینگەکەی پاک بێ. ئەمە لەکوێی دنیاە هەیە؟ سەلاحەدین دڵکی بە هەموو ئەم شتانە کرد. بەڵێ لە ناو فستاتا مەعمەلی دروستە کرد، مەعمەلی چەک. کەس بۆی نەبوو تیجارەت بە مەوادی چەک و کەشتیگەریەوە بکە غێری دەوڵەت نەبێ. معدەن لەگەڵ دار و تەختەیە لە ژێر دەستی دەوڵەتتا بوو، بۆیە نەبوو تاجیرەکان دەستی بۆ بەرن. بۆ چونکە سەلاحەدین لە جەنگا بوو، لە ئیتالیا ئەوانەی ئیستیرا دەکرد، معمەلیشی بۆ دروست کرده بوو. لە ناو فستاتا شوێنی دروستکردنی پاپۆر و ئوستوڵی هەبوو کە ئیشەڵا سبەینێ باسێکین. سبحان الله، ئەم پیاوە وەقتی زۆر گەورە بوو. ئینجا هات چیە کرد؟ نابێ هەر خەڵک ئاوا بێ. ئەم خۆشگوزەریانیە بۆ خەڵکی، ئەم ڕەفاهیەتە بۆ خەڵکی. ئەهات کاتی خۆی کە حاجەکانە چوون بۆ مەکە و مەدینە و بۆ حەج کە داخڵی مەکە ئەبوون چیان لێسەنن؟ ڕسوماتیان لێسەنن. بۆ هەر حاجیە چەندێک؟ بۆ هەر حاجیە چەندێ؟ 7 دیناری ئاڵتون. 7 دیناری ئاڵتونە. بۆیە حاجەکە بیایە بۆ ئیکە بتوانێ حەجکە. سەلاحەدین جوابی نارد بۆ والی مەکە، وتی قبوڵم نییە پارە لە کەس بسەنیت، زەریبە لە کەس بسەنی بۆ ئەوەی کە داخلی. وتی قوربانجان ئەو پارەیەمان پێویستە بۆ ئاوەدانی و بۆ خزمەتگوزاری بۆ فراوانکردنی مەکە و مەدینە و کەعبە و مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. وتی چیتەوێ منت دەمێ، بەس پارە لە خەڵک مەسەنە. هەموو ساڵێک 8,000 شلیف گەنمی بۆ نارد. هەر شلیفێ 150 دانە چولی تیا بوو. ئاخۆی مەساکەنە جوێنەکان ماڵی جوێنی خەسوو، جوێنی خەسوو چەند ئەگرێ؟ 80 ساگرێ جوێنی خەسوو خەس هەوزەکەی نێگەگرێ 80 ئەگرێ. بەڵام ئەوان 150 کیلۆیان تێ کرد. بزانە بازووی ئەوان چۆن بووە پیاوێک 150 با بە کۆڵیە. 8 دانە 8,000یان لەمە ئەنارد بۆ چۆ؟ بۆ مەکە و مەدینە، پارەشیان بۆ ئەناردن، جا وەقفیشیان بۆ ئەناردن بۆی حاجەکان. بۆیە کە خەتیبەکەی مەکە و مەدینە دەستی بەرز دەکردەوەی خوایە خەلیفەی عەباسی پارێزی، خوایە والی مەکە پارێزی، خوایە سەلاحەدینمان بۆ پارێزی. کەی سەلاحەدین هەر هەمووی وهەمین. بۆ ئەوانی تر خەڵک لەژێر لێەوە بەس کرد باسی سەلاحەدینە هاو هەمووی هاواری لێ هەڵەسا. ئەلێ دەنگەکە بوو بە دوان.
خەڵک ئاوا دوعای یعنی خەڵک لە ناخەوە سەلاحەدینی خۆشەویست بۆیە براکەی نارد کلیلی مەککە لای والی بوو چوو بە لای والی وتی ئەو کلیانم بەرێ کلیلی مەککە هی کەعبە وتی نایەم وتی لێتە سەرم ئێمە حاکمی حیجازین کورد حاکمی حیجازە برای سەلاحەدین حاکمی حیجازە تێو کلیلەکانی لێسەن بیدا بچێ باشە ڕەمەزانەکانی پێشوە باسم کردووە ئەها پێغەمبەری خوا بەنی شەیبەی بان کرد وتی بیگرنەوە کلیلی مەککەیە كليلي كعبيا خذوها خالدة تالدة لا ينزعه منكم إلا ظالم فالمي أو كليلة بقرن بني شيبة أم كليلة بابا دس إيو بي غيري بيا بيستم كاليتان ناسانه حتى يستشي لقلابي بدس أوانويا كليلة ورقرتو دايبا بني شيبة الله بوي كحديثة كيف يغمري خوا أجيب صلى الله عليه وسلم قصيب يغمري خوا نشكي صلى الله عليه وسلم لبرو هات شيكر خلق وايلي هاتو بتر نتواني حجكا ازين بوش حجي بينا اكرا لبر او رسومات زوري لي سنرا الريقاش امين نبو سبيني بوتان باسا كم بزاني حاجة كان بچ درد سريق اگانا ايان قيشنا حجو چيان لي بسرا هاو تا حجي كيانا كرت لاني امني امر ريقاش بردسي صلاح الدين انا بو بلام صلاح الدين شون بو او خلقي حل كرت الله خل صلاح الدين خلقي لا لرچڵەکەوە پەروەردە کرد لە ئەساسەوە دروستی کرد لەبەرەوە مزگەوتەکانی کردبوو بە شوێنی دەست و دەور پێیانەوە المەساجد المرەکەبە مزگەوتە ئاوێتەکان مزگەوتەکان تەنها شوێنی دەست و دەور نەبوون مزگەوتەکان شوێنی مەدرسە بوون شوێنی دەست خوێنن بوون ئەلەوێانەوە مالیکیەکانی تیا بوو ئەلەوێ حەنەفیەکانی تیا بوو لێوێ شافعیەکانی تیا بوو دەرزە خوێنرا پیاو ئەو پیاوە بوو مەدرسە بکاتەوە مدرسەی صلاحەدین کرایەوە مدرسەی ناسری لە میسرا کرایەوە کە خەڵک وازانێ جەمال عەبدولناسر کردوێتیەوە الله پێیانەوە مەدرسەی ناسری پێشیانەوە مەدرسەی سەلاحی اینجا لەو سەردەمەیە پیاو ئەو پیاوە بوو مەکتەبی ئەهلی بکاتەوە هین مەکتەبی خێرخوازی بکاتەوە پیاو ئەو پیاوە بوو صلاحەدین بەدەستەی کردەوە قازی الفاضلی کردەوە نایەنی المەدرسە الفاضلیە ئەو پیاوە گەورەکەی دوێنێ باسمان کرد چییە؟ دوێنێ ئافەریم کوڕێکی عەبدمان باس کرد کاتی خۆی مەسیحی بۆ دوایی هات و موسڵمان بوو حکمی گرتە دەست لە ناو میسرا چێ؟ قەرەقۆش هاو مەدرسەیە کردەوە خوشکی سەلاحەدین ئەهاو مەدرسەیە کردەوە خوشکی سەلاحەدین ناوی چی بوو؟ جان؟ هەیبەت؟ نە دوو خوشکی هەبوو ناوی چی بوو؟ ست الشام لەگەڵ ڕابعە خاتوون ست الشام مەدرسەیەکی بۆ خۆی کردەوە وەقفی کرد بۆ خوا چی تریش ڕابعە خاتوونیش مەدرسەیەکی کردەوە هەر عینە لای خۆمان ماشەڵڵای لێ بێ ماشەڵڵای ساکە نابینی هەر مزگەوتۆ بە ناوی پیاوێکەوەی لەم شارەیە سبحان الله زان چیمان لێ خۆمەوە بەس لە ناو دیمەشقانەوە و دوو دانە مەدرسە هەبوو مزگەوت نا نە و دوو دانە مەدرسە دەرزەکانی چی بوون جوغرافیا ئەوەی خەڵک پێویستی پێ بوو قورئان حەدیث فقه قراءات عەقیدە ئەمانەی تیا خوێنرا مناڵ لەسەر ئەمە پەروەردا بوو ئیبن جوبەیرە فەرمێ کە گەشتیار بووە فەرمێ کە چووم بۆ حەلەب بەیانی چووم کە سەیرەکەم دەرزە ئێوارە چوومەوە کە سەیرەکەم هەر دەرزە دوو شەفت دەرزی تیا بوو بەردەوام ئەم شوێنانە جمەیە هاو بەردەوام مەدرسەکانی سەلاحەدین گەنجی پەروەردا کرد خەڵکی پەروەردا کرد خەڵکی دروستە کرد هەروانە بوو خەڵک بەڕەڵاکە لەبەرەوە ئەم مەدرسانە پیاوانی ئەنجا ئەهات لە پاڵ مەدرسەکانە خانەقای دروستە کرد خانەقا چییە؟ خانەقا چییە؟ دەی شوێنی سۆفی نییە خانەقا ئافەریم خانەقای دروستە کرد بۆ سۆفیەکانیش خانەقا ئەو شوێنەیە کە پاشاکانی فارس نانیان تیا خوارد سەلاحەدین لە هەموو شوێنێکە خانەقای کردەوە ئەم خانەقایە ئوتێل بەلاشی ئێستا بوو ئوتێلی بۆ دانان خانەقای بۆ دانان هەر کەسێ مامۆستا بوایە لە دەرەوە بهاتایە لەم مەدرسانەیە دەرسی بخوێنایەتەوە معاشی خۆی هەبوو
سيري أم فخفخيكا لما درسانيا ما مستكان بيعتو شيخ الشيوخ درزي هبو معاشي هبو بيعوكي وكو على مكان مصر لوي بيعوي أنتيابو صلاح الدين مانغانا شل دانە دیناری بۆ سەرفە کرد لەبەری ڕقم بوو لەبەری کە پرۆفیسۆر بوو لەبەری دەرزەکانی خۆش بوو لەبەری خەڵکی لێکۆ بووە باشە دەرس معاش شوێنی نیشتەجێبوون سێژەمە خواردنەکانیش ئێوە پێم بڵێن گۆشت ئەوەی کورد حەزی لێیەتی دەی برنج پاسۆلیانە برنج شیر میوە هەڵوا هەموو ئەوەی کە چاو اینجا ڕاویەکی بۆ گرتبوون ئەچوو لە نەهری نیلەوە ئاوی بۆ ئەهێنا سبحان الله اینجا جلوبەرگی پاری جلوبەرگی یانێ اینجا ئەگە بیایم سەفەرکەن پاری سەفەری بۆ سەرفەکردن بۆ چییە بۆ مامۆستاکان نا بۆ قوتابیەکان سێمە شانازیەکەین ئەڵێن پاری گیرفانەکەش تەیاتێ هەموو قوتابێ 20 دیناری هەبوو لە ساڵێکە عەجیب یعنی ئەمانی وا خزمەتە کرد ئیتر ئەو شارە هەنگە ئەو خەڵکە هاتوو هەمووی کۆ ببووە لە مەدرسەکانی سەلاح الدین لە زانکۆکانی سەلاح الدینیان خوێن شوێنی نیشتەجێبوونەکانیشیان های کوالیتی بوو بۆ ئەوەی کە نەک مامۆستاکان نەک خەڵک کەس پەکی نەکەوێ خانەقای بۆ کردبوونەوە ئەم خانەقای نازانی چی بوون خانەقای سۆفیەکان هەبوو بەجیا خانەقای شوێنی نیشتەجێبوونی خەڵکیش هەبوو هەر ڕێبوارێ بەهاتایەتە ئەو شارە پەکی ناکەوە چوە خانەقا ئێسش تا ماوەیەکی دەمووی پێشەم خانەقانەی لای خۆمان مابوون ئێسش ناویان ماوە زانن ئەم خانەقانە چۆن بوون هینێ بوو ئاوا ژوورێ بوو کرا بووە ئاوا شوێنێکیان دابڕی بوو کێسێ باتیان و کاکە بەخۆ بچۆلوانە شتی لێیە لەسەر ئەرزەکە بخە و بەردێکیش شتێکیش خەرجەر سەری خۆت و بەیانی ئێستای بۆ خۆ بچۆرە بازاڕ ئیشەکە و بکە و دوایی بڕۆ وا بوو ئەم خانەقایانە مؤسسە بوو مدیری هەبوو مؤەزینی هەبوو بەرپرسی حەماماتی هەبوو بەرپرسی خواردنی هەبوو کاتیبی هەبوو ئەو کەسەی کە ناوی بۆ بنووسێ شاهیدی لێبوو دەرگەوانی هەبوو حرەسی هەبوو یعنی تەنانەت کەسی تیا بوو کە بەس ژوورەکە گەرمکە لە کاتی زستانە تەسەوری ئەمە ئەکەن ئەمە لە چ ئوتێلێکی دنیایە ئەمە دەسەکە بێت لەبەرەوە ئەوەی کە ئەهاتە ئەوێ تااقەتی نەبوو بڕاتەوە لە ماڵەکەی خۆی باشتر خزمەتەکرا هەموو شتێکی تیا بوو ئەمە خانەقاکانی زەدمن جانێک ئەم خانەقانە تەنها لەوانەیە بوون لەسەر ڕێگەکانی شاکرد بێەوە خەڵک کە ئەهاو لە شوێنێکی دوورەوە لە بینی شارەکانە خانی دانابوو ئاوی تیادا نابوو نانی تیادا نابوو بۆ ئەوەی کە ئەو کاروان و ئەو ڕێبوارانەی کە بۆ ڕێگەیە تێپەڕن لە ڕێگە پەکیان نەکەوێ ئاو بیر نان شوێنی حەوانەوە لایەنەیە لە خانەکانی سەلاح الدینە ئەونجا تێپەڕە بوون ناویان نابوو ئیبن سەبیل با بێمە لەکوێ خەوتوین بەس من بۆ خۆم بۆ کۆی خساسی خۆم ئەگەر وەرمگرن بە تەمام ئینشاءڵڵا لە خستخانەی سەلاح الدینە شتێ پێشکەشکەم ئینشاءڵڵا تەقدیم کەم زانم ناومێتەوە تەعینە بم سەلاح الدین ئەچووە هەر شوێنێکەوە قەسری مەلیکی بۆ خۆی داگیر ناکرد ئەیکرد بە خەستەخانە بیمارستانی تیا کردەوە لە بیسڕا قەسری فاتیمەکانی هێنا کردی بە خەستەخانە ساڵی 583 چووە قودسەوە یەکسە خستخانەیەکی کردەوە ساڵی 583 لە عەکا خستخانەیەکی کردەوە لە هەموو شوێنێک سەلاح الدین بە خەستەخانە ناسرا بوو ئەسان خەستەخانانە چۆن بوو شوێنی پیا و ئافرەت جیا بوو شوێنی نەخۆشیەکانی تاو نەخۆشیەکانی چاو نەخۆشیەکانی باتنی و نەخۆشیەکانی جراحە و نەخۆشیەکانی تر جیا بوو تەنانەت شوێنی شێتەکانی ژیا بوو ئەوانەی کە عەقڵیان تەواو نەبوو بەچی بۆیان کردبوون بە ئاسن پەنجەرەکانیان بۆ کردبوون بۆ ئەوەی کە کێشە نەبێ ئەلێوانەیە عیلاجەکران اینجا شوێنی نەقاهەی جیا بوو بۆ نمونە ئەگەر کەسێک وردە چاب وایەتە و بەتەما بوون لە خەستەخانەکە دەریکەن یەکسەر دەریان ناکردە دەرەوە شوێنێکیان هەبوو پێیانەوت
دیچارج شوێنی دەرچوونی نەخۆش ڕۆژێکیان هێشتەوە هەفتەیەکیان هێشتەوە یانی وەرە کاکە چابوویت ئەلحەمدولیلا باشم نان و شتی پێ خوڕێ لەخوا ئاکێشەوە نەماوە لەخوا بەزیا بێ یانی دەچنێک منیشکی سورۆکرایی بۆ بێنن منیشکی دەواجین نا منیشکی کوردێکی خۆمان بەسەلاحەدین کورد بوو نیا تاقمن منیشکی کوردیان دەخوارداون منیشکی کوردیان بۆ سوورە کردو ئەگەر منیشکەکەی پێ بخورە ئەنو کاکەوە چابۆتەوە بینرنەوە ماڵەوە دوای ئەنو کاکە ئەرێ تۆ پارۆشتە پێیە ئەی ئاڵتوێنێکشی بەنەبا بۆ خۆی لە ڕێگە سەرفی کات تا ئیسدەسی لە کاسبیەژی لێ بێگاتەوە ماڵ و مناڵەکەی با ئەوەش بخوا ئەمە لەکوێی دنیایە هەیە جلوبەرگی شەو و ڕۆژ جیا بوو جلوبەرگی ستان و هاوین جیا بوو اینجا خەڵکیان بۆ گرتن بۆ ئەوەی کە شەو بێ قسەی خۆشیان بۆ بکە بۆی کە بێتاقەت نەبن خەڵکیان بۆ گرتن نیوە شەو بانگ با بۆ ئەوەی کە خەڵک شەوەکەی لێ بڕۆ بڵێ ئەو خێشکۆرە و بانگ یەکەمی بەیانیە الله شوێنی فەحسی نەخۆش جیا بوو شوێنی سەرۆکی دکتۆرەکان جیا بوو شوێنی محازەرات جیا بوو هەر لە ناو خەستەخانەکەیە تەڵەبەکانی توب دەرزیانە خوێن دوایە چوونە سەر نەخۆشەکان جێبەجێیانە کرد سەیدەلێ جیا بوو دەرمانەکە خۆیان دروستیانە کرد خواردن حەمامات شوێنی خۆشتنیا بۆ دانان ئێوە تەسەورەکەن ناو خەستەخانەکەیە شوێنی مرد و شۆری لێ بووە بۆی خەڵک شپرزە نەبێ کە نەخۆشەکە ئەمرد ئەشیان شۆرد و کفشیشانەکرد جا تەسلیمی کەس و کارەکەیانە کردەوە اینجا لە ناو خەستەخانەکەیە ئاو جۆگەیان لێیا بوو ئاو هاتە ناو خەستەخانەکەەوە اینجا لە ناو خەستەخانەکەیە بەر چوار دەوریە هەرچی دار و بۆنی خۆش و میوەیە ئەیان ڕوان اینجا لە بەلەکۆنەکانەوە کە نەخۆش ئەهاو کاتی خواردنەکەی هاو لە بەلەکۆنەکانەوە دەرەچوو لە بەسەر ئەم مەنزەرەیە ئەیڕوانی بۆی کە نام بخوا لەسەر سیستەمەکە بۆیان دانانە خەستەخانەیەکی ئەوە بکەینەوە پارە حازرکن با خەستەخانەیەکی واتان بۆ بکەینەوە تەواو خەستەخانەکەی سەلاحەدین بە بەلاش تەسەوەرکەن خۆشەویستەکانم ئەم پیاوە ئەو نەگەورە بوو ئەخر سەلاحەدین کاکە من عەقڵم بە مەناشکێ لەو سەری توبەوە هاتوومەتەوە تۆ چەند درکە بەمانە کرد چۆن ئەموو فەراهەم کرد چۆن ئەموو دابین کرد بەڕاستی هونەرە هونەر خۆشەویستەکانم لەبەرەوە دڵتان خۆش بێ ئەم پیاوە کە حوکمڕانیە کرد دەسەڵاتی هەبوو ئاوا خزمەتی میلەتەکەی خۆیە کرد ئاوا خزمەتی خەڵکی خۆیە کرد لە هەموو ڕۆیان کەیەکەوە نەی ئەهێش خەڵک پێویستی بە هیچ بێ لەو سەرەوە دەسەڵاتی دەست پێ کردبوو هەتاوەکو خوارەوە هەموو کەسێک تەنانەت ئاژەڵەکانیش لەسەر دەمی سەلاحەدینە حەسابوونەوە سەلاحەدین وەرزشی هەبوو وەزانم حەزی لە چی بوو سەلاحەدین لە چی یاریە بوو ئەم جانیبوو بۆ گەنجەکان تەرک نەکردووە حەزی لە چی یاریە بوو ئەدەی چی سوارچاکی ئافرین چیتر مەلەوانی ئافرین چی شمشێربازی تیرۆکەوان ئافرین سەلاحەدین حەزی لە ڕاو بوو ڕاوی چییە کرد ڕاوی ماسی ڕاوی تەیروتوور ڕاوی کەرۆشک حەزی لە یاری دووگۆڵیش بوو بەڵام بەچی بە دارێک بەسەر ئەسپەوە ئەڵێ کەس لی نابردەوە ئەوە نییە کە بە ئەسپەکە ڕاکی بە دوار تۆپەکەیە جارێکیان گلەییان لە نورەدین زەنکی کرد وتیان باشە تۆیەکی مجاهید دانیشتووی بێ ئیش و بێکار ئەوە خێرە دانیشی دوانی وەڕوان هەتا عەسر خەریکی یان دوای لە عەسرەوە تا ئێوارە خەریکی دوو گۆڵیت جوابی عالمەکەی چۆن دایەوە وتی قوربان جان ئێمە لەسەر سنووری خاچپەرستەکانین دوژمنەکانمان زۆرن هەموو ڕۆژی شەڕ ناکرێ ئێمە سەکەنە لە حاڵەتێکی کبوون و مادبوونین ئەگەر دانیشین مجاهیدەکانمان بێتاقەتە بن ئەسپەکانیشمان لە پێ ئەکەون لەبەرەوە ئەها چییە کرد ئەسپەکان و مجاهیدەکانی خستە گەڕ هەر هەمووی یان بە ڕاو یان بە سوارچاکی یان بە لەوانی یان بە تیرۆکوان نێهێش دانیشن هەم دیشتمیانە جوڵا هەم ئەسپەکانە جوڵا هەم دایمە لە ئامەدەباشییا بوون سبحان الله اینجا لە ناو جیزەیە لە خوار قاهیرە و میسرەوە شوێنێکی دانابوو پێیانە و بازاڕی یەکشەممە هەر یەکشەممەیەک و شتێکی تێ عەرز دەکرا پێیانەوت چی بازاڕی ئازاد یان هەرزان بازار هەموو شتێکیان تیادانە اینجا کە بیا تێپەڕی حەدیقە و باخ و نیل و ڕووبار و دار و بەردی تیا کردبەوە مزگەوتێکی لەسەر نیل کردبەوە
پیاوانەیەکی دانابوو لەگەڵ ڕێژەی ئاوی نیلا بەرزە بۆ یانزانی کە خەریکە لافاو هەڵەستێ یان نزمە بێتەوە کە یانزانی وردە وردە وشکە ساڵیە و خەریکە ئاوی نیل کەمەکە گێچیان تیا دانابوو خەڵک بۆ سیاحەتە کوێ و شوێنانە لەبەرەوە لە سەدەمی سەلاحەدینە هەرچی تۆ عەقڵت پێی بۆیە چێ لە هەرچی وەزارەتە کە لەو کاتەیە خزمەتگوزاری هەبووە سەلاحەدین ئیشی بۆ کردووە تەنانەت جارێکیان قەرەقۆژ ڕاستپێرێ ئەڵێ لەسەر ڕێگەی سینا لەسەر ئەو دۆڵە برجێکم بۆ بکەرەوە لە برجەکە ئەکاتەوە کە ڕێگەیەکی وشکەڵان و بیابانە ئینجا لەسەر ئەو بەردەڕەقە ئاو دەرێنێ هەتا ئیساگەنەش ئەو بیرە ماوە کە سەلاحەدین لی داوە ئەڵێ ئەو نەقوڵە بەناو بەردا ئەڵێ ئەم بەردیان چۆن تاشیوە نازانی سبحان الله سەلاحەدین ئەگەر ئەمڕۆ بمایە ئەگەر ئەمڕۆ بمایە چیە کرد لە دەوڵەتداریە چیە کرد چەند گەزدەنگی پێیە چەند گەزدەنگی بە سەلاحەدینی ئەگەر ئەمڕۆ بمایە دەمخۆش ئەی ئەگەر دەسەڵاتیان نیایەتێ چەند کەس ئامادە بوو جوندی بێ لە دوایەوە شەڕی لەسەر کا و بێنێتە سەر حوکم سبێنێ ئینشاءڵڵا بەردەوام ببین بزانین چەندمان بە کەڵکی جوندێتی سەلاحەدینین لە بابەتی بەرگری و سەربازیە سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه